ڕۆژێک پێش ڕاپەڕینی هەولێر کە لە 11 1992 ئەنجامدرا بەرەی کوردستانی نامێک بۆ ئیبراهیم حەکیم دەنێرن بۆ ئەوەی بە کامێراکەی ئەو ڕووداوە گەورەی شار تۆمار بکات. بەلێ شاو ژن پیا و گەورە کچکە ئەو چونکە هەنجی سیلاح نەبوو بەڕاستی بەس هەمووی ئەوەی وێبوو کلکەبێری وێبوو مەترەقی وێبوو هاتن لۆلای خوارێ ئەو کاکچێ توش چوو لەسەر بانەکی تەسووری ئەکرد بەنام دەنجی تەقەی بەردەوام بوو. ئیبراهیم حەکیمی هونەرمەند ڕۆژێ پاشتر بۆ جێبەجێکردنی داواکاری نامەکە دەچێتە بازار و هەموو خەڵکی شار دەبینێت کە دش بە دام و دەزاکانی بەعەس و ڕژێمەکەی هاتوونەتە سەرشەقە. ئەو دوو دۆشکانەی کە لەسەر ئەوەی منزومەی شیمالی بوون دۆشکەکانیان هەردووک لێدان و ڕەسەن کە ئەو دۆشکانە نەمان دەوری سعات ئێکی بوو ئینتیهای پێهات. ئێرە دەورێکی زۆر کاریگەری هەبوو لە ڕاپەڕینەکەی لەبەر ئەوەی دوو دۆشکە ئێکلێرە بوو دۆشکەی زمانی خۆی لەوێن دەرێڕا توانیان بە دۆشکەکان و بە ئەوەی ئەمن بە کامێرەی خۆم چوومە سەر ئەو دائیرەی زراعی لەوێن دەرێ لە پەنجەرەکان تەسویری ئەوەمان کرد. 11 لە هەولێر ڕاپەڕین کرا دام و دەزاکانی بەعەس لە بەردەم تووڕێیەکانی خەڵکدا خۆی پێ ناگیرێت و یەک لە دوای یەک خۆیان ڕادستی خەڵکی تووڕە و داخ لە دڵی شار و پێشمەرگە دەکەن. وەڕقەیان وێدامەوە کە نووسرا بوو جەنابەت دەستنیشان کرای لە ئەوەی کە لەگەڵ خۆت و کامێرەکەت لەگەر هێزی پێشمەرگە و هێزی جەماوەر لە ڕاپەڕینی بەیانی بەشداری بکەی و دەمغی بەرەی کوردستانیشی لێبوو. طبعاً ئێرە بینی ئێرە هەمووی ڕەفیقی ئەندام شعبە بوون ئەندام فرقە بوون فرقەی بەعسیەکان تێگەی ئێرە بەعسیاوەیان پێ ئەگوت یعنی تەیر ئەیتوانی لێرە بڕواتن. ئیبراهیم حەکیم کە هەم وێنەگرە و هەم ڕاپەڕی و سات بە سات دیمەنی قڕکردنی بەعس و سایە تۆقێنەرەکەی تۆمار دەکات. ئەوەی ئێستا لە پشتە من دیارە ئەوە دائیرەی ئەمن بوو دائیرەی ئەمنی هەولێرێ کە پێشکە بە پێشکاتی خۆی نێتوانی لێرە تێپەڕیتن چەند کاژێرێک تێدەپەڕێت و سایە و چنگی بەعس بۆ هەمیشە بەسەر شکۆی پیرە قەڵاوە دوور دەخرێتەوە. لێرە حەدیقەکی گەورە بوو کەس ناوێرا بێتە ئەو گەڕەکانە بەڕاستی یعنی حەدیقەکی گەورە بوو حەوزەکی زۆر گەورەی تێدا بوو. پێشەمان پاشی عەسرێ ئەمنەکان ئەو دوکاندارانەیان تەبلیغەکردن هەلێرە ئەوانەی پێشمەرگە بوون ئەوەی مەسەلەن کورتپەروەر بوو ئەوەی تەنزیم داخلی بووە لەسەری ئاشکرا بووە ئەوانەیان هەلێرە ڕمی ئەکردن.